لەم تۆرەدا باس لەوە دەکەین کە بەگشتی ئامادەکاری چێشتخانە و میوانخانەکانی سنووری پارێزگای سلێمانی بە تایبەتی بۆ پێشوازیکردن لە گەشتیاران چۆنە و چەندین بابەتی دیکە دیسانەوە لەم تۆرەدا گفتوگوی لەسەر دەکرێت لەگەڵ کاک مەحموود تۆفیق سەرۆکی کۆمەڵەی چێشتخانە و میوانخانەکانی لە قی سلێمانی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانی ئەمەیە. کاک مەحموود بەخێر بێ. زۆر سپاستانەکەم، دەستان خۆش بێ. جەژنی قوربانی پیرۆزی 2022 لەسەر جەم کوردستانیان و بە تایبەت شاری سلێمانی خۆشەویست و لە ئێوەی بەڕێزیش پیرۆز بێ. لە ئێستاوە لە تۆش پیرۆز بێ کاک مەحموود. مەمنونی زۆر سپاس. هەندێک جار گەشتیاران گلەی ئەوەیان دەکرد کە بە تایبەتی لە جەژنەکاندا ڕێستۆرانت و چێشتخانەکان بەپێی پێویست کراوە نەبوون یاخود درەنگ ئەکرانەوە، هەندێک گرفت هەبوو. ئەم ساڵ بڕیارە چۆن بێ؟ هیچ ڕێکارێک دانراوە بۆ ئەوەی چێشتخانە و ڕێستۆرانتەکان ئامادە بن بۆ پێشوازیکردن لە گەشتیاران لە ڕۆژانی جەژندا؟ دەستان خۆش بێ. ئەو گلەیانە وابزانم دەمێکە بەسەر چووە لەبەرەوە شاری سلێمانی لە ڕووی پێشوازی لە میوانان و لە ڕووی خواردن و خواردنەوە و حەوانەوە تێپەڕاندووە ئەو حاڵەتە. لەبەرەوە ساڵان ئێمە کە گەشتینە بۆنەی جەژنێک یا بۆنەیەکی تر خاوەن بن کە گەشتاریەکانە هاتن ئەیانوت کۆمەڵە پێمان باشە ئێمە ئەم جێژنە نەیکەینەوە و پێمان باشە یارمەتیمان بەن هاوکاریمان بکەن کە دایخین. بەڵام ئێستا خۆشبەختانە ئەو بوارە تێپەڕیوە خۆیان دێن ئەڵێن ئێمە یەکەم ڕۆژ و دووهەم و سێهەم و چوارەمیش ئیژەکەین. بۆ لەبەرەوە بۆنە لە هەرێمی کوردستان ئێستا بۆ بە وەرزی و گەشتیاریش وەکو ئەوە نییە کە دایم ڕوو لە هەرێمی کوردستان بکە وەرزیە و دووهەمیش ئێمە بە سەدان شوێنی گەشتیاریمان هەیە کە وەکو ئوتێلە بەرزەکان وەکو ڕێستۆراتە پێنجەستێرەکان ئەوانە شەو و ڕۆژ لە خزمەتی گەشتیارانان جاران هەر ئەوانە بوون کە لە ڕاستە شەقامەکان ناکراوە بوون. بەڵام ئێستا لە ڕێی فڕۆکەخانە چەند میوانخانە چەند میوان چەند گەشتیار کە ڕووی تێئەکە لە ناوەوە داخراوە و چیش هەروزت لێبێ لە ناو ئەو ئوتێلە لە ناو ئەو ڕێستۆراتە ئامادەکراوە. کاک مەحموود توتت لە هەر چوار ڕۆژەکەی جەژن میوانخانە و ڕێستۆرانتەکان بەگشتی کراوە دەبن. ئەمە کراوە بە خواستی ینی ڕێستۆرانتەکان یاخود چێشتخانەکان بە خواستی خۆیان ئەیکەنەوە یاخود بە مەرج لە سەریان دانراوە؟ ئەگەر ڕێستۆرانتێک ئەگەر چێشتخانەیەک نەیەوێت بیکاتەوە ئێوە ڕێگە ئاسانیتان بۆ کردووە؟ ئێمە هەموو بۆنەیەکێتە پێشەوە لە دیوانی قایمقامیەت بە سەرپەرشتی بەڕێز کاگاوات دەستی خۆش بێ کە هەموو کات ڕێنمایی لە ڕێگەی ئەو لوجنە هاوبەشانەوە لە ڕێگەی نوێنەری کۆمەڵیشەوە کە خۆم بەشداری کۆبوونەوەکانم هەندێ ڕێنماییمان ئەداتێ بە هەفتەیەک پێشیەوە ئێمەش ئەیگەێنین بە هەموو بن کە گەشتیاریەکان ئەوانەی کە لە ڕاستە شەقامەکانن. بۆ نمونە لە سنتەری سەرچنارەوە تایەتە جادەی سالم تایەتە بەردەرکی سەرا شەقامی بەلیگ مەحموو دوکانی گەشتیاری ئەمانە بۆ خۆیان ئەبێ کە بۆ نمونە ڕەمەزان سی ڕۆژەکە ئەیکاتەوە. ینی ئەوە کراوە بە مەرج کە تۆ ڕەمەزان بیکەیتەوە جەژنیش ئەبێ کراوە بێ. بەڵام جەژنی قوربان مەرجی شیتیانە بێ خۆی ئەیکاتەوە. لەبەر ئەوە یەکەم کۆمەڵێ مەساریفی زۆر بەسەریا ئیجبار بووە، هەر لە ئاو لە کارەبا لە کۆمەڵە ڕسومات بۆنێکی واژێتە پێشەوە خۆی ئەو هەڵوێستەیتایە کە بیکاتەوە لەبەرەوەی داهاتێک بەدەست بێنێ لەم چەند ڕۆژەیە کە یەتە پێشەوە. مەرجی دووهەم ئەگەر ئەو شوێنانەی مەسەلەن پیان وتون ڕۆژی یەکەم ئێمە زەرورین، ڕۆژی دووهەم بە تەبیعی خۆی ئەیکاتەوە. ئێمە ئێستا خۆشبەختانە ئەم جەژنی قوربانە لەو ڕاستە شەقامانە کە باسمان کرد هەفتا شوێنمان ئامادە کردووە کە ئەم هەفتا شوێنە بۆ ڕۆژی یەکەم لە پێشوازی گەشتیارانی خۆشەویستایە میوانەکان کەوا تەمەنا ئەکەم ئیشاءڵڵا لە هیچ بوارێکەوە کەم و کوڕیمان نەبێت. زۆر باشە. کاک مەحموود بەگشتی ئەمەوێ بزانم میوانخانەکان ئامادەکاریان چۆنە بێت جیاواز لە چێشتخانە و ڕێستۆرانتەکان چۆن ئامادەکاری دەکەن بۆ پێشوازیکردن لە گەشتیارانەوە لەمڕۆوە کە جارێ بۆ جەژنی شماوێتی؟ بە هەمان شێوە ئێمە کە ئەو ڕێنمایانە کە سەردانیانەکەین دوێنێ ئێمە کۆتا ڕۆژمان بووە لەبەرەوە هەفتەیەک بووە ئێمە سەردانی ئەو شوێنانەمان کردووە
بەڵام دوێنێ کۆتا ڕۆژی کۆمەڵە بە وەکو خۆمان وەکو لیژنەی خۆمان کۆتاییمان بەو مەسەلەن سەردانانە کردووە بە هەمان شێوەی ڕێستۆرات و بنکە گەشت خواردنەکان هەمویان ئامادەکاریان تایە بۆ پێشوازی لە گەشتیارانی خۆشەویست و میوانان. کاک مححمود ئەمێ بزانم لە سنووری پارێزگای سلێمانی بەگشتی نرخی هۆتێلەکان کەمترین نرخ لەگەڵ بەرزترین نرخدا چۆن دەبێ ئێوە چاودێریتان کردووە بۆ ئەم جێژنە چۆن دەبێت و گۆڕانکاری بە سەردادەی نرخەکە بەرز ببێتەوە یاخود نزم ببێتەوە لە ڕووی نرخی خەوتنەوە وەکو ئوتێلەکان گۆڕانکاری بەسەرانە هاتووە دوو بەشمان هەیە بەشی میلیمان هەیە وەکو ئوتێلەکان لە 5,000 تا 15,000 دینار وەکو ئەلفوبا ئەمە ئەتوانن بۆ هەر نەفرێک وەری بگرن و لە یەگەستێرەوە بۆ پێنجستێرە سعری خۆی بۆ دانراوە لە ڕێوبەرەتی گەشت و گوزاری سلێمانی دەستیان خۆش بێەوە بە هاوکاری چاودێری ئابووری ئەمە هەموو ئامادەکاریەکیان بۆ کردووە کە سعری نەفەر لە یەگەستێرەوە بۆ پێنجستێرە چۆن بێ بەڵام پێنجستێرە خۆ دەزانی لە عالەمە ئەوە بەرەندە و کراوەیە و ئەوانەی شیرکە سەرمایهدار و کۆمپانیا و شەریکات و بەجۆرێکە ڕۆکاتە پێنجستێرەکان بەگشتی پێنجستێرە ئێستا بۆ شەوێک بۆ نمونە نرخی ژوورێکی ئۆتێل بەچەند لە $100 هەمانە و دەستیان خۆش بێ ئێمە 5-6 وتێلی پێنجستێرەمانەیە لە پارێزگای سلێمانی هەموو کات تەنسیقێکی زۆر باشمانەیە لەگەڵ کۆمەڵەیە ئەو میوانانەی کە ڕوومان تێکەنداوە ژوورێکمان لێ بکەنداوە دوانمان لێ بکەن ینی ئەگەر بە $90 بێ بە هەشتایی دەن بە کۆمەڵە تاشکاندنیان بۆ کردووە لەو بارەیە ئێمە تەنسیقێکی باشمانەیە بەڵامی تر لە $100 هەیە بۆ $120 تێناپەڕێ ینی بە هەموو مەساریفێکەوە. هیچ حاڵەتێکی لەو شێوەیە ڕوەدا کە لەگەڵ نزیک بوونەوەی جەژن و بۆنەکاندا نرخی ئۆتێلەکانیش بە هەمان شێوە گۆڕانکاریان بەسەردا بێ نرخەکانیان بەرز بکرێتەوە ئێوە لیژنەیەکی تایبەتان هەیە بۆ چاودێریکردنیان حاڵەتانە؟ ئێمە دایم سەردانیانەکەین و دانەبڕاویندیان بە تایبەتی لە بۆنەکانە بەڵام سعرێکە گەر بەرز بێتەوانێ مەسەلەن لە بۆنەکانە وەکو پەیڕۆ پرۆگرام کە هاتووە بۆی هەیە لە 5 بۆ 10 لەو کاتانە کە ئیسیحام دروست دەبێ قەرەباڵغی دروست دەبێ ئەوە هەر بە پێی پەیڕەویش مافی خۆیەتی لە 5 بۆ 10 زیای بکە هیچ ئەشکالێکی تانیە بۆ ڕاستۆرانتی کاپتراکانیش بە هەمان شێوە چاودێری نرخەکان دەکرێن هەموو شێوەیەک چاودێریان نەکەین بەڵام جاری وا هەیە لە ڕووی بازارەوە ئێمە کێشەمانەیە بۆ نمونە تۆ کیلۆ دوو هەر کەیز نییە لە 6,000 ئێستا بۆ بە 11,000 ئەم 11,000 خۆچێتە سەر ئەسۆی چێ میوان و گەشتان ینی وەکو سعرکە بەردیکەنەوە لە بۆنەکان هەشتیوانە. کاک مححمود تو وتت بەگشتی و تەلە پێنجستێرەکان لە وەرەقەیەکە و دەستپێکە با بڵێن $100 بەڵام هەندێک جارە وتریانی تا $200 ئەڕوات ئەمە چییە جیاوازی ئۆتێلێکی پێنجستێرە لەگەڵ ئۆتێلێکی پێنجستێرەی دیکە ئەبێت چی بێت؟ وەڵاهی چۆن شتی وە هەر نییە ئێستا پێنجستێرە ئەوەی کە موەسەفات بێتایەتی ئەوەی کە ژیانی خۆش بێتایەتی حد لە ڕووی مەسەلە مەسبەحەوە لە ڕووی کوالیتی شوێنەکەەوە پێنجستێرە و پێنجستێراڵم مەبەستم ئەوە نەبوو پێنجستێرە لەگەڵ 4 و 3 بەراورد بکەم پێنجستێرە و پێنجستێرەکان بەگشتی ئەکرێت جیاوازی لە بینیانە چۆن بێ بۆ ئەوەی نرخەکەیان بگاتە $200 و $300 بەراورد بە پێنجستێرەیەکی دیکەکە لە $100 دەست پێ بکات بۆن لە $100 دەست پێکە $200 نییە هەدەکەمەوە چاک بزانانی من قەت ئەوەم نەبیستووە نێژ بۆشتیوە بەڵام بە پێی ژوورەکان یانی سەر ژوور هەیە مەسەلەن یەک نەفەر بە تایبەتی لە پێنجستێرەکانە زۆر کەمە کە ئەیدا بە شەخص دەوانێت تا $120 $125 تا $130 بووە بەڵام تا ئێستا من نەمبیستوەکە بۆ یەک نەفەر بەڵێ ئەمما ئەوە گەشتاری خۆی هەیە میوانی خۆی هەیە ئەوە ناکاتە سەرەوە تۆ بڵێ وەکو گەشتیارێک کە لە جنوبی عێراقەوەیە من مەعاملەی لەگەڵ ئاکەم بەڵام ئەوانە کە دێن ئەچنە پێنجستێرەکان تەبعەن هەموو یان ئەوەی کە پێویستت بێتایەتی لە ڕووی ژانەوە لە ڕووی ئاسوودەی ئەو گەشتیارەوە ئەو خۆی داوایەکە لەسەر تەڵەبی خۆیەتی بە زۆری ئێستا ئێمە دوێنێ تەلەفۆنیان بۆ کە دوێنێڵێ لە شاری جوان دوو VIP مانەوێت بۆ نمونە ئەمە خواستی خۆیەتی بیر لەوە ناکاتەوە چی بە ئەوە سعری خۆشێتی کراوەشە
ئەوە نیە کە مەرجی ئێوە بەدان بێت. پەیوەندیتان هەیە لەگەڵ گەشتیارانە بۆ ئەوەی کە هاوکاریان بکەن لە دۆزینەوەی شوێنێکی گونجاو بە پێی خواستی خۆیان بۆ ئەنجامدانی گەشتەکە. ئێمە هەر لە بانی مەقامەوە ئێمە زۆر سپاسی کاک ڕەمەک ڕەمەزانەکەین قایمی چەمچەماڵ کە لەو دەبەرەوە گەشتیار داخڵە بێ هەر لە بازگەخبانی مەقامەوە تایە تا سنووری پارێزگای سلێمانی زۆر هاوکارمانن، ئێمەش زۆر لەگەڵیانین، سەردانیانەکەین تەنسیقمانەیە بە هەموو شێوەیەک لە ڕێی بروشەرەوە، لە ڕێی کارتی کۆمەڵەوە، لە ڕێی کۆمەڵشتەوە ئێمە سپاس بخوا دەرکەوتوین و چوین بەرەو پێشەوە کۆمەڵە لەگەڵ لوزنە هاوبەشەکان، لەگەڵ لوژنەی ئەمنی سپاسیانەکەین کە دایم هاوکارمان ئەوانیش ینی زۆر لە بۆنەکانە کاراسانیان بۆ کردوین و دەستیان خۆش بێ. لە جژنی شایەوە بەردەستە بن لە کاتی هەبوونی سکاڵایە کاخواانە خواستە بۆ نمونە گەشتیارێک لە میوانخانەیەکی بکات لە ڕستۆرانتێ تۆماری بکات. جارێ ئێمە وەکو لوژنەی کۆمەڵە وەکو شخصی خۆشم ئەو سێ چوار ڕۆژە بۆنەیە باوەڕکە مەگەر شەوێکی درەنگ بڕۆمەوە هەر لە ناو بازاڕم. ئەوە کەناڵەکانی ئێوەش و هەموو کەناڵەکانی شایدی و مەسەلەیەن چونکە لە هەش شوێنێت پەیوەندیان بە منەوە کرد بێ گەشتوونێ دایم خۆم ستافەکە ئەندامان هەمویان ئەو میوانانە یا ئەو سکاڵایە لە هەر شوێنێ مەسەلەن وایە جاری وایە شەو ڕوئەدا جێگەی نییە ینی مستەحیلە بە سەرێمای تێپەڕێ ئیلا ئەبێ شوێنی بۆ پیاکەین و لەبەرەوەی جارێکی تر ئەم میوانە نەتۆرێ و گەڕێتەوە شاری سلێمانی. تەنها لە نێوخۆی شاری سلێمانیانە گەشتیاران ڕوو لە ناوچە گەشتیارەکانی دەوروبەری سلێمانی شەکەن لەم ناوچانش دیسانەوە بایەغ بە ئامادەکردنی میوانخانە و جەشتخانەکان درراوە زۆر جاریش ئێمە لێرەی شەو سیارشمە ئەگەر سیاری خۆشیان نەبێت بۆ نمونە ئێمە لە ڕێگەی کۆمپانیامانەیە کە خاوەنی چەندین سیاری جوانە حەزیانە کردو سیاری خۆیان بەرێ لە گەراجدایان ناوە ئێمە یا مەسەلەن کابرا سیاری تایبەتی خۆی بووە 20 نەفەرە لێرە ئێمە سیارێشمان بۆ گرتەوە لەگەڵی شاچوون بۆ هەورامان بۆ قەزای پێنجوێن بۆ ماوەت ینی بۆ زەوێ من خۆم لەگەڵیان ناچووم هەتا بۆ مەزاری زەردەشتەکان چەندین جار ئێرانیش هاتووە بە هەماشیەوە بردوومە بۆوێ. زۆر باشە ئەمە بەگشتی لە دەرەوەی شارش دیسانە وتمان گەشتیار هەیە ئەگەر ئامارێک لە بەردەستی توایە بێ بە ئێمە بڵێکە لە نێو شاری سلێمانی و لە دەوروبەری بۆ ئەم جژنات چەند چێشتخانە و چەند میوانخانە ئامادە بن. میوانخانە بە عام ئامادەیە بەڵام ێستا تۆ بۆ نمونە ئەگەر چی بۆ بەربەرلدێکە بەدەیان ئێمە مەتعەممانەیە خۆ لە بۆنەکانە گەشتیاردا نابەزێ بۆ شوێنە چۆڵە وەکو پێم وتی ئێمە ڕاستە شەقامەکانمان ئاگادار کردووە هەر وەکو پەیڕەویش چونکە ئەو گەشتیارە کە دێ لە ڕاپەڕینەوە تایەتە بەردەرکی سەرا و شەقامی وەلیگ مەحموود گەشتیار ئەم سنوورانە ئاگرێتەوە لەو شوێنانێش ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردووە کە هیچ شتە ڕوو نەدا چونکە لە هەموو بوارێکەوە ئێمە سپاسیانەکەین کە پێمان وتون چەنە ئێمە پێمان وتون ئەوان خۆیانەوە نە هەڵوێستیانەیە وەکو پێم وتی کەیکەنەوە کراوەشن بەڵام جاری واشەیە مەتمیشمانەیە ئەوەشمان لەبێن نەچێ زەرمەندە خواردنێکی باشیش دروست دەکات بەڵام وەکو پێوی سەرف نابێ ئێمە ئەوشمانەیە بەڵام ئەو خاوەن گەشتیارە ئەو خاوەن ئەفوو ئەو چێشخانەیە و ڕێستۆراتە کە خواردنەکە دروست دەکات و بیر لەوە ناکاتەوە کە ئەو ڕۆژە زەرەکە بیر لەوە کاتەوەڵێ من ساڵێکی ژەکەم دوو بۆنەمەیە با لەو دوو بۆنەیە من قازانج نەکەم بەڵام کراوەیە. زۆر چاکە بەگشتی وتمان میوانخانە و جەشتخانەکان ئامادە ئەبن لە ڕۆژانی جەژنی شا بەردەوام بن ئەمە بەسپاسەوە ئەگەر تۆزێکیش لە چاوەڕەکە لا بدەم ئەمێ باسیەوە بکەم کام لە ئێستاە نرخی گاز و نرخی سوتەمەندی و نرخی پێداویستەکانی خواردن ئەمانە هەمویان بەرزبوونەتەوە چون کاریگەری لەسەر کار و مامەڵەی و هەروەها نرخی چێشتخانە و میوانخانەکان وەڵی بێت کاریگەری دروست کردووە کاریگەری دروست کردو و دروستی شەکات لەبەرەوە ئێستا هەر تۆ بنزیندانێ چۆ 1500 ئەوە نزیک بۆتەوە دروستە گاز بە 1400 دینار ینی کابرا بەلانی کەمەوە ئەگەر 5-6 ساعتیش مۆلیدە بەکاربێنێ بەرمیلێ گاز هەر بکە ئەم بەرمیلە گازە چەند لترە و بە چەند و ئەی تەبعەن دروستیەکە بەڵام چاریش نیە چیەکەی خۆی مە ناکرێ ئەو هەموو بنکە گەشتیارە جوانە داخل ینی وای لاتوە خاوەن بنکە گەشتاریەکە خۆی وەکو ئۆفیسێک بەکارێنێ ئەگەر ئیشیشی نەبێ چی کات
هەتەوەی لاتوە لەگەڵ خوێنە تێکەڵ بووە. بەردەوامبوونی ئەم حاڵە و زیاتر بەرزبوونەوەی نرخەکان ینی کاریگەری ناکا لەسەر نرخی هۆتێل و چێشتخانەکان لە ڕۆژانی داهاتوودا لە ماوەی داهاتوودا زیاتر نرخیان بەرز ببێتەوە بۆ نمونە. وەڵاهی خۆی گەشتیار بە تایبەتی لە جنوبی عێراق لە بۆنەکانە ئەم بۆنێشە کە ئێستا ئیمتیحانات و شلوا بەرەو کۆتایی ڕۆی بۆنەکانیشمان لەگە هەرێمی کوردستان یەک بۆنەیە کە یەک هەفتە ڕاگەندێ کابرا کە گەشتی کرد بیر لەوە ناکاتەوە. ئێستا تۆ ڕۆ نووسنگەکان زانە چەند هەزار گەشتیارمان ئەمڕۆ چۆتە دەرەوە ینی بۆ تورکیا و بۆ وڵاتی تر بیر لەوە ناکاتەوە مەسرەفەکە. بەڵام پێمان ناخۆشە ئێمە کارەبا بەو شێوە بێ و گاز بەو شێوە بێ و لەوانەیە نسبەتێکی کەم چێتە سەر ئەرکی گەشتیار. ئەگەر لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت هاوکاری ئێوە بکەن پێویستە لە چی ڕوویەکەوە هاوکاریتان بکەن بۆی ئاسانکاریەک بۆ میوانخانە و چێشتخانەکان بکرێ ئەم بارە قورسێک ئێستا بەهۆی بەرزبوونەوەی نرخی شتومەکەەوە هەیە نرخی سوتەمەنیەوە هەیە لەسەریان کەم بێتەوە. وەڵاهی ئێستا ئێمە داواکاریمان ئەوەیە وەکو کۆمەڵا و چەندی جاریش لە لێدوانە لە بەرنامەیە باسم کردووە. ئێستا ئەگە کارەبای ڕێیسیمان ئەدەنێ لە بۆنەکانە بۆ نمونە گۆڕانکاری بەسەرانەیە بۆ ئێستا لە بازار ڕێمە زیاتر لە هەفتە و تێلمانەیە بەڵام دوکانار و بازار بە ئەم دایەخە لەویا جەدۆل گۆڕانکاری بەسەرانەیە بە هەر حاڵ باشترە. بەڵام ئەگەر جەدۆل بەسەریا بێ نەهامەتێکە ڕووە کاتە بنکە گەشتاریەکە ئایا مەتعەم بێ یا میوانخانە بێ. ئالویا ئێمە ئەڵێن ئەگەر کارەبای ڕێسیمانەهێنێ ئێمە مەمنونین بە هەر چەندێ بێ مەجبوری. ئەگەر نامانەنێ گازەکەمان بۆ دابینکەن بە پێوەرێکمانەنێ ینی کە ئەو خاوەن منکە گەشتیاریە زۆر زەرمەند نەبێ. باوەڕەتە بێ ئێستا ئەوەی کە کرێکی ئێمە لە سا 600 کرێکی زیاترە ئەوەی کە خاوەنی ئوتێل و موتێل و ڕێستۆراتە لە سا 6 بەزیاوە کە کرێکیە. ئەمە بێ لەوەی کە کرێکیە دوو هەم ئەم هەموو گاز و کارەبا و مۆلیدە و لەسەرەوەیشەوە ئەنواعی مەساریب لەسەر ئەرکی بنکە گەشتاریەکان زیایی کردووە. یا ئێمە داواکاریمانەوەیە ینی ئەگەر بنکەی گەشتیاری ئەگەر گەشت و گوزار ئەگەر کەرتی گەشت و گوزار بەرەو پێشەوە بچێت حەقە حکومەت پێداچوونەوە بەو کەرتەیە بکە هاوکار بێ یارمەتیمان بە ئێمەش زیاتر پەرەی پێ بدەین و بوشانەوە زیاتر بە هەرێمی کوردستان و شاری تێمەنی شەو دیار بێت. زۆر سپاس بۆ کاک مەحموود تۆفیق سەرۆکی کۆمەڵەی چێشتخانە و میوانخانەکانی لقی سلێمانی سپاس بۆی لەگەڵ. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. زۆر سپاس وارە دەستان خۆش بێت. زۆر سپاس. زۆر مەمنون. خۆشەویستان وچانە کۆردەگرم و لەگەڵ چان بەردەوام دەبن.